ئەوانشی کە لە دەرەوە وەستاون نوێژ نەکەرەکان، ئەوانە بێوەفاترین کەسن بەرامبەر بەو مردووە. نازانم چۆن شەرم ناکەن، چی سوودێکتان هەیە ئێوە بۆ ئەو مردووە؟ و ئەزانن وەستانی ئێوە لە دەروی مزگەوتەکە بە شەرمەزاریەوە، وەستانی ئێوە لە تەعزیەکان و بنخێمەکان لە ناو مزگەوتەکان وەفاداریە بۆ مردوو؟ نەخێر، وەفاداری نییە بۆ مردوو، چونکە ئەو وەستاندنەی ئێوە هەمووی بۆ ڕیایە، هەمووی بۆ ماساوچێتیە، بۆ خوا نییە. هیچ کەسێ بۆ خوا ناچێت بۆ تەعزیە، بۆ شێوەیە دەوەستێت. بۆ خوا ئەوەیە شتێ بکەی کە خوا پێی خۆشە. تۆ شتێ بکەی ناشەرعی بێ و عورف و عادەتێکی ناشەرعی بێ بڵێ بۆ خوا دەیکەم، ئەم قسە ڕاست نییە. هەر کەسێک لە ئێمە کۆمەڵێک ئازیزمان لەدەست داوە، خوای گەورە لیان خۆش بێت، و ڕۆژانەیش کۆچ دەکەین خۆمان، کەسوکارمان، خۆشەویستەکانمان، ئازیزەکانمان. جا ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە کەسێکی وەفادار بین، کەسێک بین ڕێزمان لە مردوەکانمان گرت بێت. کاتێک کەسێک لە ئێمە کەسێکی دەمرێت، ئەو کەسانەی کە دێنە ژوورەوە بۆ ناو مزگەوتەکە نوێژ لەسەر ئەو مردووە دەکەن، ئەوانە ڕێزیان لەو مردووە گرتووە، ئەوانە وەفاداریان بەرامبەر بەو مردووە نواندووە. ئەوانشی کە لە دەرەوە وەستاون نوێژ نەکەرەکان، ئەوانە بێوەفاترین کەسن بەرامبەر بەو مردووە. نازانم چۆن شەرم ناکەن، چی سوودێکتان هەیە ئێوە بۆ ئەو مردووە؟ و ئەزانن وەستانی ئێوە لە دەروی مزگەوتەکە بە شەرمەزاریەوە، وەستانی ئێوە لە تەعزیەکان و بنخێمەکان لە ناو مزگەوتەکان وەفاداریە بۆ مردوو؟ نەخێر، وەفاداری نییە بۆ مردوو، چونکە ئەو وەستاندنەی ئێوە هەمووی بۆ ڕیایە، هەمووی بۆ ماساوچێتیە، بۆ خوا نییە. هیچ کەسێ بۆ خوا ناچێت بۆ تەعزیە، بۆ شێوەیە دەوەستێت. بۆ خوا ئەوەیە شتێ بکەی کە خوا پێی خۆشە. تۆ شتێ بکەی ناشەرعی بێ و عورف و عادەتێکی ناشەرعی بێ بڵێ بۆ خوا دەیکەم، ئەم قسە ڕاست نییە. بۆیە ئینسانی بە وەفا ئەو کەسەیە کە نوێژ لەسەر مردووەکە دەکات، نەک ئەوەی کە لە دەرەوە وەستاوە. وەڵای ڕۆژی هاتمە ئەم مزگەوتەوە، جەنازەیەک نوێژیان لەسەری دەکرد، خوا لێی خۆش بێ. هەندێک نەفەرم بین لەبن دیوارەکان دانیشتە بوون، خوا ئاگادارە زۆربیان باپیرە بوون، نەهات ناو مزگەوتەکەەوە، یا ناو مزگەوتەکە بوون دانیشتون لەبن دیوارەکە نوێژیان لەسەر جەنازەکە ناکرد. ئەوانە بێوەفان بەرامبەر بە مردووە، ئەوانە هیچ سوود و خێرێکیان بۆ ئەو مردووە نییە، نێن بۆ ئەو شوێنە زۆر باشترە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە دوو حەدیثی صحیح مسلمدا، هەر موسڵمانێک بمرێت، کۆمەڵێک لە موسڵمانان نوێژی لەسەر بکەن، ژمارەیان 40 نەفەر بێ، ڕیوایەتێکە فەرمیێ 100 نەفەر بێ، شەریک بۆ خوا بڕیار نەدەن ئەم 100 نەفەر، ئەگەر 1000 بێ و 2000 بێ ئەو نیعمەت. 100 نەفەر یا 40 نەفەر ئەگەر کەمیش بێ، نوێژ بکەن لەسەر جەنازەیەکی موسڵمان، دوعای خێری بۆ بکەن، خوای پەروەردگار ئەوان دەکاتە تکاکار و شەفاعەتکار بۆ ئەو مردووە، خوا لەو مردووە خۆشە بێت. ئەی جەنابەت کە لە دەرەوەستاوی چی سوودێکت بە مردووەکەیان؟ ئەوەی کە نوێژی لەسەری کرد، ئەوە وەفادارە بۆ مردووەکە، ئەوە سوودی بۆ مردووەکە هەبووە، ئەوە ڕێزی لە مردووەکە گرتووە. بەڵام جەنابەت بە وەستاندنە بێ نوێژیە، نوێژ ناکەی، بەڕاستی ڕێزت لە مردووەکە نەگرتووە. بۆیە ئەو کەسانی کە نوێژ لەسەر جەنازەکە دەکەن، ئەوانە وەفادارن، ئەوانە بەڕێزن، ڕێزیان لە خۆیان لە مردووەکانیش گرتووە، ئەوانەی تر هیچ ڕێزێکیان لە مردووەکان نەگرتووە و سوودیشیان بۆ مردووەکان نییە. کەواتە ئەی ئەو کەسێک کە نوێژ ناکەی لەسەر جەنازە، پێم بڵێ سوودی تۆ بۆ ئەم مردووە چییە؟ وەفای تۆ بۆ ئەم مردووە کامەیە؟ ڕێز و حرمەتی تۆ بۆ ئەم مردووە کە پێویستی بەوەی نوێژی لەسەر بکەی، پێویستی بەوە نییە لە دەرەوە بوەستی مردووەکە، پێویستی بەوە نییە لە تەعزیەکە یا بوەستی، پێویستی بەوەی نوێژی لەسەر بکەی. ئەوە وەفاداری تۆیە. بۆیە هەر کەسێک پێویستە ئەوە بزانێت وەفاداری بۆ مردوو وەستاندن نییە، بەڵکو نوێژکردنە لەسەری دوعای خێری بۆ بکەی. هەر کەسێک بەم شێوەیە بێ، ئینشاءڵڵا ئەگەر ئێمە نەفەرێک زیاتر بکەین، دوعای خێر بۆ مردووەکە بکەین، ئینشاءڵڵا وەفاداری خۆمان، ڕێزی خۆمان زیاتر سەلماندۆ بەرامبەر بە ئەو مردووە، و ئینشاءڵڵا سوودیشی بۆ مردووەکە هەیە. بۆیە ئەو کەسەی کە نوێژ لەسەر مردوو ئەکات، ئەوە ڕێزی لە مردوو گرتووە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. بۆیە هەر کەسێک لە ئێمە پێی خۆشە سود بە مردووەکە بگەینێ، با دوعای خێری بۆ بکە و نوێژی لەسەر بکات، چونکە دوعاکە لە ناو نوێژەکەدا هەیە.